جارێکی دیکە کێشەی عەریزە نووسەکان سەری هەڵدایەوە. ئەم جارە دەڵێن دوای تۆمارکردنی سکاڵایەک لەلایەن هاوڵاتیەکەوە لە دادگای کارگێڕی هەولێر و برنەوەی سکاڵاکە لەلایەن هاوڵاتیەکەوە دژی ئەو کۆمپانیانەی عەریزەیان پێدراوە لە دادنووسەکان حکومەت کار بەم بڕیارەی دادگا ناکات. لە بەردەم داواکاری گشتی سلێمانی بەشێک لە عەریزە نووسەکان و ڕێکخراوەکان گرت بوونەوە. داوایان کرد ئەو کۆمپانیا حیزبیانەی دەستیان بەسەر عەریزە نووسەکاندا گرتووە هەڵبوەشێتەوە و بدرێنەوە بە عەریزە نووسە کۆنەکان، چونکە خەڵکێکی زۆر بێکار بووە و ئەوەی کراوە نایاسایی بووە. لە ڕابردووە ئێمە عەریزەمان نووسی کاوکو کە عەریزەی کادب عەدل بە 30,000. بەڵام ئێستا بەوەی کە لەبەرەوەی کە درا بە کۆمپانیایەکی تایبەت ئێمە ناتوانین عەریزە بنووسین و ئێستا نرخی ئەو عەریزە کراوە بە 15,000 دینار کە لە سەرەتادا 25,000 بوو بە حساب حکومەت کەمی کردووە کردی بە 15,000. ئێستا هاوڵاتی بەهۆی ئەو عەریزەوە 12,000 دینار زەرەر دەکات بۆ هەر عەریزەیەک. دەوترێت لە ساڵی 2019 وەزارەتی داد هەستا بە گرێبەستکردن لەگەڵ دوو کۆمپانیای حیزبی بۆ پێدانی عەریزە نووسەکان بە کەرتی تایبەت. پارێسەرێک دەڵێت ئەم گرێبەستەی کە کراوە نایاساییە. عەریزە نووسەکان بەبێ هیچ ڕکابەریەک دراون بۆ کۆمپانیانەی لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە نزیکن. لە بەرامبەر هەر عەریزەیەکیشدا ئێستا 15,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرن لە کاتێکدا عەریزە نووسە کۆنەکان پێشتر تەنها 3,000 دیناریان وەردەگرت و دواتریش ئامادە بوون بەم ڕەپارەیە بیکەن. لەبەرەوەی پێدانی ئەم عەریزە نووسانە بە کەرتی تایبەت کە لە پێشدا تەنها بڕی 3,000 تێچوو 2,000 بۆ 3,000 تێچوو لە ئێستاە کە بڕی 15,000 تێچێ کە پێشتر بڕی 25,000 تێچوو. ئەمە سەرڕای ئەوەی کە نایاسایی و نادارپەروەریە بارگرانێکی زۆریشی کردوێتە سەر ژیانی هاوڵاتیان و وە بە سەدان عەریزە نووسیشی بێکار کردووە. بۆیە ئێمە بە ئەم کارە بە نایاسایی ئەزانین و هەر پێشتریش لەلایەن پارێزەرێکی بەڕێزەوە بە سفەتی هاوڵاتی لە دادگای ئیداری هەولێر داوایەکی لەسەر ئەمە تۆمار کردووە و داواکەش بڕیاری داوە بە ئێلغاکردنەوەی بەڵام بڕیاری داوە بە نایاساییبوونی پێدانی عەریزە نووسەکان بە کەرتی تایبەت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی داد هیچ ڕێزێکی لە بڕیاری دادگای ئیداری هەولێر نەگرتووە کە بڕیاری دادگای ئیداری یەکێکە لەو بڕیارانەی کە لەلایەن هەر هاوڵاتیەکەوە ئەتوانێت داوای جێبەجێکردنی بکرێ لەبەرەوەی لە بەرژەوەندی گشتیە پەیوەندی بە ئیدارەوە یا پەیوەندی بە مافی گشتیەوەیە. تا ئێستا ڕوون نیە حکومەت بەچی ئامانجێک ئەو گرێبەستەی لەگەڵ ئەو کۆمپانیانەدا کردووە. بەڵام دەوترێت بەو کارە حکومەت گەورەترین زیانی لە عەریزە نووسەکاندا و سەدان خێزانی نامبڕاو کرد لە سەرتاسەری کوردستان. حیزب دەست بۆ سەرجەم کارەکانی ژیان دەبات و ناهێڵێت خەڵکی ئیشوکار بکات و هەموو سێکتەرەکان دەخاتە ژێر ڕکێفی خۆی و بۆ بەرژەوەندی خۆی بەکاریان دەهێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.